ئێمە وەک کۆمەڵێک سەرتاش و کاسبکاری شاری سلێمانی داواکاریەک ئاڕاستەی بەڕێستان دەکەین سەبارەت بە دیاریکردنی کاتی کۆتایی کارکردنی سەرتاشەکان بۆ نمونە هەشتی شەو کارکردن بە یاسای سەراپایی بۆ تەواوی شاری سلێمانی دیاریکردنی کاتی کارکردن دەبێتە هۆی پاراستنی تەندروستی و حەسانەوەی کاسبکاران بۆ ئەوەی سەرتاشەکان بتوانن لە دوای ڕۆژێکی درێژ لە کارکردن کاتی پێویستی بۆ تەندروستی خۆیان و ڕاپەڕاندنی کاروباری خێزانەکانیان تەرخان بکەن ڕێگریکردن لە کێبڕکەی ناڕەوا کاتێک یاساکە بۆ هەمووان وەک یەک بێت هیچ خاوەنکارێک لە ژێر پەستانی بازاردا ناچار نابێت تا درنگانی شەو بێبەش بێت لە پشوو ڕێخستنی سیستەمی بازار ئەزمموی ناوچەکانی تر و وڵاتانی پێشکەوتوو سەرماندوێتی کە ڕێخستنی کات مشتری ڕاهێنرا و لە کاتی دیاریکراودا سەردان بکات بەبێ ئەوەی ئیشی کەس پەکی بکەوێت داواکارین لە بەڕێستان بەپیر ئەم خواستە پیشەیی ئێمەوە بێن و بە فەرمی بڕیار لەسەر ڕێخستنی کاتی کارکردنی سەرتاشخانەکان بدەن تا هەمووان هاوشێوەی پیشەکانی تر شەوانە بگەڕینەوە ناو ئازیزانمان بڕوا بکە دەلاکمانتیایە تووشی کێشەی خێزانی بووە دەلاکمانتیایە تووشی فەقەراتی پشت بووە ئێمە لە پێناو ئەوەی کە ئیشەکانمان ڕێکخراو بێ و کاتمان ڕێکخراو بێ ئەم داواکاریمان لە بەڕێز قایمقام هەیە تکایە بەڕێز قایمقام وەرە سەر خەت بۆ ئەوەی کاتی کارکردنمان بەڕێکخراو بێت.